دەموچاودا چەندین ماسوولکەمان هەن کە ڕووپۆش ئێسکیان کردووە بە پێز داپۆشراون هەمویان بەیەکەوە شێوازی دەموچاو پێک دەهێنن. زمانێک هەیە کە مرۆڤایەتی بەبێ جیاوازی قسەی پێ دەکات، ئەویش زمانی جەستەیە. دەرکەوتەکانی دەموچاو بەشێکن لە زمانی جەستە. زۆربەی کاتەکان زمانی جەستە کاردانەوەی کۆنتڕۆڵ نەکراوی جەستەیە بەرامبەر بە هەبوونی ترس، خۆشی، تاسان و چەندان هەستی تر. فرمێسک فەرهاد ئەو ژنە پزیشکە 25 ساڵەی خنکانی لە مەلەوانگەیەکی هەولێر نیشانی پرسیاری دروست کرد. فرمێسک فەرهاد پزیشکی بواری ددان و جوانکاری ددان لەگەڵ خوشکە بچووکە 8 ساڵانەکەی بۆ مەلەوانی دەچێتە مەلەوانگەیەکی شاری هەولێر و لە مەلەوانگەکە بەپێی راپۆرتی پزیشکی قاچی خزا و سیەکانی پڕوە لە ئاو و گیانی لەدەستداوە. دوای 2 کاتژمێر لە گیان لەدەستدانی پەیوەندی بە خێزانەکەیەوە دەکەن، ئەمەش گومان بۆ خێزانەکەی دروست دەکات لە چۆنیەتی گیان لەدەستدانی. فەرهاد حەسەن باوکی پزیشکەکە دەڵێت کچەکەمە خۆی مەلەوانێکی بەتوانە بوو، گومانمان لە مردنەکەی هەیە. هەروەها دەڵێت نە ئێمە و نە فرمێسک کێشەمان لەگەڵ هیچ لایەن و کەسێکدا نەبوو. دادگا دوای 6 مانگ لە لێکۆڵینەوە و ڕووداوەکە فەرمانی دەستگیرکردنی بۆ کەسێک دەرکرد کە ویستوەتی کەیسەکە بەلاڕێدا بێت، ئەویش بە کەفالەتی قورس ئازاد کراوە. فرمێسک خاوەن پرۆژەی هونەری و تەندروستی بوو بە ناوی هونەر و تەندروستی لە پێناوی مرۆڤایەتی. ناوەڕۆکی پرۆژەکە باس لەوە دەکات گە ڕوخسار کێشەی زگماکی نییە و سروشتی خودی خۆت بپارێزە، جوانکاری تەنها وەک پێویستی و چارەسەر بەکاربهێنە. جوانی سروشتی خۆت بپارێزە، جوانکاری وەکو چارەسەر بەکاربێنە، نەک تەنیا وەک فاشیۆن و مۆدێڵ. یان لە دەستدانی فرمێسک فەرهاد هێشتا بە تەواوی ڕوون نەبووێتەوە کە تەنها ڕووداوێک بووە یاخۆت بە مەبەست کوژراوە. باوکی فرمێسک و پارێزەری کەیسەکە سوورن لە سەر بە دوواداچوون بۆ یەکلاکردنەوەی چۆنیەتی گیان لە دەستدانی ئەو پزیشکە. لە ماوەی ڕابردوشدا چەندین حاڵەتی جیاوازی کوشتنی ژنان بە گوماناوی تۆمارکراوە و نازانرێت ئایا کوژراون، خنکێنراون یاخۆ سووتێنراون یانیش خۆیان کۆتاییان بە ژیانی خۆیان هێناوە. گومان دەکرێت گیان لە دەستدانی پزیشک فرمێسک فەرهادیش یەکێک بێت لە حاڵەتەکانی کوشتنی بە ئەنقەستی ژنان.